خوێنکارانی زانکۆی چەرمۆخاڵ یەکەم ئەوە بڵێم ئێمە هاودەنگین لەگەڵ هەموو زانکۆکانی تر بۆ کێشەی دەرماڵە و چارەسەرگردنی کێشەی دەرماڵ. وەک خوێندکاران هەر مانگی شەشی پارەکەمان پێدراوە هیچ مانگمان پێ نەدراوە ئەم ساڵەکە. ئێمە هاودەنگین لەگەڵ هەموو زانکۆکانی ترە بۆ کێشەی دەرماڵە. بەڵام وەک کێشەکانی زانکۆی چەرمۆ ئێمە بەردەوا بین لە خۆپیشاندان بۆ دەرماڵە بۆ کێشەکانی زانکۆی چەرموت هەتاکو 100% چارەسەری کۆتاییمان ئەوێ. ئێمە بە قسە نامانەوێت، ئێمە بە کردارەمانەوێت، ئێمە بە وەرەقە ئەمانەوێت ئیمزای لەسەر کتابی وەرەقە لە وەزارەت هاتبێت. نامانەوێت مامۆستایەگەر لە خۆی هەڵسا بێت دکتۆرێک ئیمزای لەسەر کات و مۆری زانکۆی چەرمووی لێدا. ڕاستی ئەوە مافێکی سەرەتایی خوێندکارانە بە گشتی لە هەموو شوێنەکان بە تایبەتیش لە کوردستان کە خوێندکار وەکو زانکۆکانی دەرەوە ناخوێنێت تاوەکو ئەوەی پێیان وابێت دەرماڵە پێدانی دەرماڵە شتێکی ئەوە ئاساییە. ئێمە لە زانکۆکانی کوردستان ناخوێن نەک لە دەرەوە تاوەکو خۆمان خەرجی خوێندنی خۆمان دابینکەین. بۆیە پێویستە دەرماڵە بدرێ بە خوێندکارن و مافی سەرەتایی خۆیانە. هەندێک تەلەبە هەیە لە نەبوونی پارە ناتوانێت بخوێنێت. خۆ هەمووی تەلەبەی وەزیر و دکتۆر و ئەوانە نییە. تەلەبەمان هەیە توانای ئەوەی نییە بخوێنێت، ناتوانێت بێتەوە.